دو پەیوەندیمان دادەبەیان فەرموو. مامۆستا گیان سەلام عەلەیک. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا خوشکە باشەکەم. مامۆستا گیان من پرسیارێکم هەیە یعنی ماڕێکی ئەینە تر خزمی خۆمانە تێکەڵیان بوومە ئەم ماڕە بە من ئەلێن وەڵڵاهی ئێمە نەخۆشێکمان هەیە لە چاوپیسی تۆ ئەزانین هیچ شتێک لە خۆم شک نابە مامۆستا بە حیاتی ڕووداوی وام بەسەر نەهاتووە ئەوە تەمەنم وا چل دانە ساڵە بێشتی وام نییە تر کچ و کوڕم گشتی عازەبە و پێم ئەڵێن وەڵا تۆ چاوت پیسە و هاتوویتە تەماڕمان لە چاوەنی تۆ ئێمە ئاوە قەرپەوە بینە ئەو کچەما تووشی نەخۆشی بووە. اینجا منش مامۆستا گیاوتم بزانم ئەتا چەنێ ئەو کەسە گوناحبارە من حتا ئەو کەسە بێنە لە دنیای گەردنی ئاسان ناکەم. بە تەمانی مامۆستا جارێکێتر پیشیانم تۆ پا بە ماڵتانە بکەم. بەسەر چاودا دەبێن ئینشەڵڵا لەسەر و پرسیارەوەی جوانەی چاوت خۆش بێ خۆ مامۆستا گیان دەست خۆش بێ. یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە مامۆستا گیان. زۆر زۆر سوپاس دەکەم مامۆستا گیان دەست خۆش بێ خۆ. دادەبەیان ماڵی خزمێکیان بە چاوپیسی تۆمەتباریان کردو بەداخەوە کارێکی باشیان نەکردووە بەڵام خوشکە فاتیمە دادەبیان من یەک شتت پێ دەڵم بەو شێوەیەش دڵ و دەرونی خۆتی پێوە مەسووتێنە تەرکی سیرێ ڕەحم و خزمایەتیش مەکە یەک شتیان پێ بڵێ من مسلمانم ئێوەش مسلمانن وەرن بە شریعەتی خوای پەروەردگار من ڕازیم پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر کەسێک ترسان گومانیان بە تۆ بدە وتیانە دادەبەیان ئەو فڵان کەسەی لە چاو بردو تووشی ئەو نەخۆشیە بووە بڵێ من دەستنوێژ دەگرم ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دەستنوێژ بگرە هەر وەکو دەستنوێژی ئاسایی دوایی ڕێز و حرمەتم هەیە بۆ خوشکی خۆم تۆش خوشکی گەورەمی لە ناوکت بەرەوژێت لە پشتێن بەرەژێت لە حەمامێکا بچۆن ناو تەشتێکەوە ئاو بە خۆتاکە و ئاوەکە هەموو کۆبکەوە بیکە دەبەیەکەوە بۆیان بنێرە بڵێەوە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێ ترسای لێ کە بە چاوی تۆ بوو بێ کە الحەمدولillah تۆ چاوپیزنی ئەوان گومانیان وایە ئەوەندە بابەتەکە گەورە مەکە ئەوەندە خۆتی پێوە مەسووتێنە ئەوەندە تەرکی خزمایەتی مەکە دەستنوێژ بگرە لە پشتێنت بەرەژێر ئاو بە خۆتاکە لە تەشتێکا خۆی بکەوە ئەگەر بە چاوی تۆ خوا نەخواستە فەرەزنا بە چاوی تۆ بە چاوی پیسەوە بوو ئەم ئاوایان بەسەری نەخۆشەکەدا کردو بە بەدەنی داهاتە خوارەوە وەڵڵاهی دەست بەجێ چاک دەبێت ئەگەر چاوی پیسی تۆ بێ بەوە ڕزگاری دەبێت ئەوانش دڵیانی استراحەت دەکات خوا دەکات نەخۆشەکە چاک دەبێتەوە و لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڕووی داوە سەحابەش پێشیان ناخۆش نەبووە ئەگەر خوا نەخواستە نەخۆشی تریش بێت تۆ ئەم ئەرکەی ئاینەی کە لەسەرتە جێبەجێت کرد ئیتر لەوە دووە مەرحەبا یەک بار لە ڕێگادا هەر بمێنێ ئەوانیش دەبێت هیچیان لە دڵان نەمێنێ بڵێن ئەشهەدو لێمە داوای لێبوردن لە تۆ دەکەین گردنمان نازاکەکەم تۆمەتەمان خستە پاڵتۆ ئەوەی شەرع داوای کردبوو حەدیث فەرموو بووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێنمایی کردبووین جێبەجێت کرد ئاوەکەت بۆ ناردین بەسەری نەخۆشەکەمان دەگەڕ خوا نەخواستە چاک نەبوو ئەوە دیارە بە چاوپیستیەوە نەکەوتووە ئینشاءالله خوا ڕەحممان پێ بکە خۆمان پارێزین مادام کەسێک لێمان بە گومانە تکاتان لێ دەکەم موسڵمانان بەگشتی با ئەوەندە تێکەڵاو نەبین ئێمە زۆرجار دۆستایەتیمان هێندە بەهێزە ماڵ و حاڵمان تێکەڵاوە کە پشتمان لێ کرد وا پشت لە یەک دەکەین ئەمجا مەرحەبای ڕێگاشمان نامێنێ نا ئەوەندە با لە ناوەندا بژین نەهێندە تێکەڵ بە بەو شێوەیە کە خوا نەخواستە بەیانی کابرا نەخۆشێکی بوو تۆ بە چاوپیس بزانێ تۆش ئەوەندە دڵ و دەروونت گەورە بێ با قەیچێکە من بە چاوپیسم نەزانیوم ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی جێبەجێ دەکەم واللهی داوای لێبوردنیش لە خوا دەکەم و خۆشم بەوە نەزانیوە دڵ و دەروونم لەگەڵ کەسا ڕانەقەناوە بە قسەیەکی شیرین قەناعەتیان پێ بکە مەرحەباییان کردی مەرحەباییان بکە مەرحەباییان نەکردی و تەرکی عەلاقەیان کردی تۆ لە ماڵی خۆت و ئەوانی لە ماڵی خۆت خوش لە قیامەتە هەر کەسە بەنێتی دڵی خۆی زیندوی دەکاتەوە حساب و کتابی لەگەڵ دەکات خوای گەورە بمان پارێزێ لەوەی کەوا بوختان بە خەڵک بکەین یان بوختانمان پێ بکرێ خوای گەورە دڵ و دەروون و زمانمان هەمووی وەکو یەک بێ ڕازگۆیانە پاک و پوخت دڵ سۆزانە ژیانێکی پڕ لە خۆشەویستی لە نێوان خۆمان و خوای پەروەردگار لە نێوان خۆمان و خەڵکی بەرامبەردا دەست پێ بکەین داپەڕە ڕەشەکانی ژیانمان واز دەبێنین بە ئاوی تەوبە خۆمان بشۆین تەوبە و ئیستیغفار بکەین لە گوناهەکانمان لە ئازاردانی دڵی بەرامبەرانمان